ڕۆژانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سەرەتای گفتوگۆکانمان بە ڕۆژوگرتن و مامۆسایەکی ئاینی بەڕێز لێرە میوانە بێت و کە کۆمەڵێ زانیاریمان باتێ لەسەر ئەوەی ئەو کەسانەی کە ڕۆژوەگرن پێویستە چۆن هۆشیاریان هەبێ بەرامبەر ئەوەی کە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کۆمەڵێ ئەرکەیە کە ئەبێت جێبەجێ بکرێ ئەمە واکات کە هەمومان بتوانین ئەو ڕۆژوەی کەیگرین ڕۆژوەک بێت کە بۆ خی گەورە بێت و بتوانین هەمووشمان لێمان خوا لێمان قوبوڵ کات بەمڕۆ باز لە کۆمەڵی ئەرکی جیاواز ئەەکەین کە ڕۆژوگر کە لەگەڵ ئەوەی کە لە خواردن و خواردنەوە دوورەکەوێتەوە پێویستە لە سەرەتای هەستانی لە خەو چۆن مامەڵە بکات چۆن هەڵسوکەوت بکە ڕۆژانە کۆمەڵێ پێشمانکی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێ هەڵسوکەوتی هەبوو کاتی داناوە بۆ وەرزشکردن کاتی داناوە بۆ چوونە دەرەوە کاتی داناوە بۆ پارێزگاری لە جەستەی خۆی ئایا لە مانکی پیرۆزە ئابێمانە هەموو لابات ئەیڕێنمایەکان چیەکە لە مانگایە جێبەجێ بکە ئەم کۆمەڵە ئەرکانە گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئومێد عومەر سعدون وەکو مامۆسایەکی ئاینی کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا جان زۆر بەخێر بیت و بیانی باش ژیانتان باش سپاستانەکەم سپاس بۆ سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تۆ لەسەر جە مسلمانانەکەین پێمان خۆشە سەرەتا پەیامی خۆت بڵێ بۆ مانگی ڕەمەزان بە ناوی خودای بەخشندە و میهرەبان لە ناخی دڵمەوە جوانترین و شایستەترین پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتی یەکەم هیوادارم مانگی لێخۆشبوون و مانگی بە خۆداچوونەوە بێ مانگی خێر و خۆشی و برایەتی و پێکۆژیان بێت زۆر سپاس باسی ڕۆژوگرتنەکەی باسی ڕۆژ و فەلسەفەی ڕۆژوگرتن خۆی لە چی هابینێتەوە مامۆستا ڕۆژوو بریتیە لە پەرستشێکی خوای پەروەردگار کە چەند سەعاتێک ئینسان خۆی لە خواردن و خواردنەوە و حەڵاڵەکان ئەگرێتەوە بە مەبەستی خواپەرستی و نزیکبوونەوە لە خوای پەروەردگار ئەم خواپەرستیە ئەوەندە گەورە و گرنگ و پڕبایەخە لە پەیامی خوای پەروەردگاردا خوای پەروەردگار لە حەدیسی قودسیدا دەفەرمێت الصوم لي وأنا أجزي به واتە ڕۆژوو بۆ من و من خۆم ئەزان پاداشی چۆن ئەدەمەوە لەوانەیە نوێشکردن کە عیبادەتێکی زۆر گەورەیە چارێکی 5 دقه 10 دقه ئەو پەڕی بخایەنێ بەڵام ڕۆژوگرتن 15 کاتژمێر زیاتر هەموو هەناسەیەک هەموو ساتێک تۆ لە عیبادەت و پەستشتێکی خوای پەروەردگاریت و ئەجر و پاداشتی گەورەت هەیە بەڵێ مامۆستاگیان بێگومان کەسی ڕۆژوگریش کۆمەڵێک ئەرکی لەسەرەکە پێویستە ئەو ئەرکانە جێبەجێ بکە بە شێوازێکی گشتی ئەو ئەرکانەی کە کەسی ڕۆژوگر لەسەرەتی پێویستە جێبەجێ بکە خۆیان لە چیا بینەوە یەکەم شت ئەم کەسێک کە بە ڕۆژوو ئەبێ نابێ بە هیچ شوێ جۆن بە هیچ کەسێک بات هیچ کەسێک بێزار بکات لە هیچ کەسێک تووڕە بێت و ئەو ڕۆژ و عیبات و خواپەرستی وای لێ نەکات لەگەڵ کەسانی تا دەوروبەر یا کەسێک بێ لە ماڵەوە دایم هەڵ بچێت یاخوات لە کۆمەلگادا یاخود لە بازاردا پێویستە ئەم کەسێک کە بە ڕۆژووە زمانی بە ڕۆژوو بێ چاوی بە ڕۆژوو بێ ناخی بە ڕۆژوو بێ ویژدانێکی زندوی هەبێ ئەو کەسێک کە بازرگانە یا ئەو کەسێک کە دوکانارە پێویستە لە مانگی ڕەمەزاندا ئاگای لە هەژار و کەم دەستەکان بێ ئەم ڕۆژۆ وای لێ بکات بە خۆی دابچێتەوە تۆ تەنها ژەمێک نان ناخۆی فەلسەفەی ڕۆژوو بریتیە لەوەی کە تۆ هەژارانمان لەبیر نەچێتەوە تەنها ژەمێک کە بۆ پەرستشە نان ناخۆی هەژارانێک کە بەردەوام ژیانیان لە مەترسیایە بۆی ڕۆژووامان لێ بکە هەژارانمان بیر بکەوێتەوە زۆر باشە مامۆستا بە سەرەتا هەلەوە دەست پێ بکەین کە لەوەی کە ئێمە شەوانە پاشێ و ئەکرێت و دوایەوە بانگەدرێ ئیتر لە خواردن و خواردنەوە دوورەکەینەوە تا چەند گرنگە بۆ نمونە لەگەڵ ئەوەیە ئێمە بەردەوام ئاگامان لە جەستە و پاک و خاوێنی خۆمان بێ بەس تەنها دوورکەوتنەوە نییە لەوەی کە ئێمە خواردن و خواردنەوە ناخۆین بۆ نمونە هەر لە دانیشتنەوە هەم لە خۆشنی خۆمانەوە هەم لە پاڕاکنی جلو بەرگەکانمان هەم لە ئەوەی کە بۆنێکی خۆشمان لێبێت کە ڕۆژانە ئێستا مسلمانان ڕۆکەنە مزگەوتەکان بۆ نوێشکردن ئەمانە تا چەند گرنگە بەڵێ خوای پەروەردگار لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەگشتی مسلمانان ئاگادار دەکاتەوە فەرمێ خذوا زینەتەکم عند كل مسجد واتە ئێوە خۆتان جوان کەن خۆتان بڕازێنەوە خۆتان بۆن خۆش بکەن هەر کاتێک کە ئەچنە مزگەوت و ئاینی پیرۆزی ئیسلام دینێکە بەگشتی لەگەڵ پاک و خاوێنی جوانی ڕەوش جوانی کردار جوانی ئەو ئاکارانە و سونەتە ئینسانی مسلمانیش بۆنێکی خۆشی چاک با لە خۆی بۆ مزگەوت یا بۆ دەرەوە لە مانگی ڕەمەزانە و ئینسان کاتێکە بۆ ئافرەت و خانمانیش زانان وەکو زانانی شێخی ئەسەر ڕەحمەتی خوانێ بفەرمونون معەتەر یا میسک بەکاربێنن بۆ ئەوانش چاکە بەڵام نابێت بۆنێکی زۆر سرنجڕاکەش لە دەرەوە بەکاربێن بەڵام لە ماڵیشۆ بۆوان ئاساییە ئینسان هەتاکو پاک و تەمیز بێ پاک و تەمیزیش عیبادەتە چونکە خوای پەروەردگار فەرمێ إن الله يحب المتطهرين خوای گەورە کەسانی خۆشە کە خۆیان پاکەنەوە ئیتر پاک و خاوێنی لاشە بێ وەکو پیسی یاخود جلوبەرگ پێویستە ئینسانی مسلمان زۆر جوان بێ جارێک پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێ هاوڵێکی بەڕێزی بینی قژی بژ بوو ڕیشی تۆزە ناشرین بوو پێغەمبەری سەرمان فەرمی پێم خۆشە قژە چاکەی ڕیژە چاکەی خۆ جوانکەی
دیارەوەش لە هۆکاری و هاوسەرەکەی کێشەیە بوو فەرمیێ هاوسەرەی من خۆی جوان ناکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕمایی کرد کە ئەو خۆی جوان کرد دوای هاوسەرەکەی لەگەڵ هاوژیانەکەیدا ڕۆژنەوە و ژیانیان پڕ لە خێر و خۆشی بوو بەڵێ ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە پێویستی زانیوە ئینسان خۆی بشوە خۆی پاک و خاوێن کە لە هەموو کاتێکە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا زۆر باشە مامۆستاکەواتە دانیشتن لە کاتی بە ڕۆژوبوونا ئەبێتە هۆی بەتاڵبوونەوەی ڕۆژوەکەت واتە ڕۆژوەکەت ئەشکێ پێ بەڵێ بێگومان دەمودان شۆدن بە معجون بە هیچ شێوەیەک ڕۆژوو ناشکێنێ وە شتێکی باشیش و سنەتیشە چکار لە فقی ئیسلامیدا باس کراوە سیواک بەکارهێنراوە دیارە ئێستا مرۆکە فۆچەیەک و معجونێکی پێشکەوتو هەیە بۆ کوشتنی ڤایرۆس و ئەوە شتێکی چاکە بەڵام بە هیچ شێک تفەکە قود نایەتەوە ڕۆژەکەی ناشکێنی و شتێکی زۆر باشە زۆر باشە یەکێکی تر لەو گرفتانی کە ڕەنگە خاتونەکان زۆر لە کاتی دروستکردن و ئامادەکردنی خوانەکانە بۆ بەربانگ تووشی ئەم گرفتە ببن خوێی چێشتەکەیە کە نازانن بە شێوازێک تامی چێشتەکە بکەن بۆ ئەوی بزان خوێی پێویستی هەیە ئەمان بە چ شێوازەکە مامۆستایانی ئەگەر خاتونەکان بە ڕۆژ و بن خوێی چێشتیان کرد ئەمەش دەبێتە هۆی شکاندنی ڕۆژەکە بەڵێ هەر خاتونێکی بەڕێزیان شێفێک یان خاوەن مەتعەمێک بۆی بزانێ خواردنەکەی سوێرە یا سوێر نییە ئەندازەی خوێکەی چەندە ئەتوانێت تامی بکات بەڵام تفی کات و قوتینە بێگومان ئەویش ڕۆژوو ناشکێنێ زۆر باشە مامۆستا لەگەڵەوەی ئێمە ڕۆژانە پێشتر لە دەر لە مانگی ڕەمەزان ڕۆژانە ڕۆشتین بۆ وەرزشکردن هەندێکمان چوین بۆ مەلەکردن هەندێکمان چوین لەوانەیە کۆمەڵێ وەرزشی کەمانە جاما بێ ئێستا زۆری لی دوورکەوتونەتەوەڵێ با هیلاک نەبین لەبەرەوەی کە لەوانێت تینومان بێ بەڵام لەوانەیە لە مەلەوانگەکان خەڵکانێکی زۆر بیانێ بچن مەلە بکەن ئایا مەلەکردن ڕۆژوو ئەشکێنێ یاخو بەتاڵ کاتەوە بەڵێ بێگومان خۆشۆردن یان مەلەکردن بە هیچ شێوەیەک ڕۆژوو ناشکێنێ زۆر باش چۆن مامۆسای و ئاوە جاری وایە تۆ چێتە قڕ مادەم بە اختیاری خۆن تو ئاو قود ناوی بەڵێ مەلە ئەەکەیت ئاو ناچێتە ناو گەروتەوە کاتێک ڕۆژوو ئەشکێنێ بە اختیاری خۆت پێنج بۆ شای لەشی ئینسان هەیە دەم لوت پاش و پێش گوێ هەر کاتێک ئەمانە چووە قاس شتێکە کردە ئەو دیوە پێوتە کولەرایی ڕۆژوو ئەشکێنێ بەڵام نەخۆشۆردن نەمەلەکردن بە هیچ شێوەیەک ڕۆژوو ناشکێنێ وەلەمای ئیسلام ڕزا و ڕەحمەتی خوان لێ بفتوان داوە زۆر باشە مامۆستا ڕەنگە لە دەستپێکی ڕۆژەکەیە کاتێکە بە ڕۆژویت زۆر بۆ شێوازە زۆر لەسەر تۆ قورس نەبێ ینی زۆر هەزبەتینەتی و برسێتی نەکەی بەڵام وردە وردەیتر کە بەرەو ئێوارە ئەڕۆین ڕەنگە جۆرێک لە تووڕەبوون لە بەشێکی زۆری ئەو کەسانی کە بە ڕۆژون دروست ببێ بە تایبەتریش کاتێک کە بەرەو ماڵەوە ئەڕۆنەوە زۆربەی کات لەسەر شەقامەکان ڕەنگە ئەمە بەدی بکەیت ئەمان تا چەند کاریگەری ئەبێ لەسەر کەسی ڕۆژوگری ینی تا چەند گرنگە کە تۆ کەسێکی بە ڕۆژویت هێندەی ئەوەش ئاگاداری هەڵچوونی دەرونی خۆت بیت و باڵانسی بکەیت بێگومان ئینسانی ڕۆژوان نابێت ڕۆژوەکە وای لێ بکات کە هەڵ بچێت یا تووڕە بێت و بەرامبەری لەکەدار بکە بە هەر شێوازێک بێ دیارە ئەبێت لێبوردە بین و کاتێککە بە ڕۆژوو ئەبین کەسێک ئەبینین خوانەخواستە هەڵێ بەرامبەر بە ئێمەکە وەکو لە فەرمودەی دروستدا هاتوو ئەگەر خوانەخواستە جوێنیشی پێدای پێی ئەڵێ ئینی سائیم ئینی سائیم من بە ڕۆژوم من بە ڕۆژوم چونکە بەڕاستی ئینسانی مسلمان کە بە ڕۆژوو نابێ بە ئاکاری بە کردداری بە هەڵچوونی بە هیچ شێوێک ئەزێت و ئازاری مرۆڤ و گیان لە بەرانیش بات باشە زۆر جار باسی واکەین مامۆستا لەگەڵەوەی کە ئێمە ڕۆژانە هەر لە بەیانیەوە هەردێکمانە چینە دام و دەستگاکان کارەکەین وەکوەوەی بۆی کە هاوکارم ئەژین باسیەکە یا خوتەن دێکمانە چینە ناو بازارەکانەوە قەرە باڵغێکی زۆرە تا چەند گرنگە بۆ نمونە ئێمە هەمیشە ڕوومان گەشت بێت تا چەند گرنگە بەس لەبەر خاتووی کە بە ڕۆژین دەم و چاومان مۆنە ئەبێ خۆت بگونجێنی خەڵک خۆی لەگەڵا بگونجێنێ یاخود کەسێک لەلایەتی تۆ نازانی بە چه هۆکارێکە بە ڕۆژوو نیە ئاوێکە خوایان شتێکە خوا بە شێوەیە قسەی پێڵێ ئەو کەسە هەست بە کەمی بکات تا چەند پێویستە ئەم ئەرکانە بە شێوەیەکی وا جێبەجێ بکرێت کە ئەم کەسێکە بە ڕۆژووە بەڵام کە لەگەڵەوەی بە ڕۆژووە ڕێزی هەموو کەسێکی شاگرێت ڕاستە یەکەم شت ئەو کەسەی کە لە دەوامە فەرمانبەری حکوومەتە پێویستە ئێمە بەردەوام هەمومان بەگشتی ڕوومان خۆش بێت ڕووخۆشی خێر و سەدەقەیە ئینسان پێغەمبەری سەرۆمانە فەرمێ موسڵمان ناتوانێت بە ماڵ و سەرۆت و سامانی هاوکاری هەموو کەس بکە بەڵام ئەتوانێت بە ڕووی خۆش و بە قسەی خۆشی لەگەڵ هەموو کەسێکدا هاوکاری بێ ڕووخۆشیەک بە چاکە و خێر لە خی پەروەردگار بۆمان تۆمارەکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر کەسێک بە ڕۆژوو نابێت ئێمە نابێت سە بڕیار لەسەر بین و نابێت تانە و تەشەریشی لەبین پێچێ نەخۆشیێکی درێژخایانی هەبێ پێ ئەچێ ئەم کەسە بە تەواتی لە ئیسلام تێنەگەی ئێمە هەر بێ گومانی باشی پێبرین
ئەبێ وشەمان شیرین بێت چکە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵمانە الکەلیمەت الطەیبەت سەدەقەت وشەیەکی جوان خێرە ئەو کەس ئەگەر بە ڕۆژوژ نابێ ئێمە نابێ خراپ مامەڵی لەگەڵکەین بەڵام پێویستیشە ئامەی مسلمانان یا غێری مسلمانانیش مادەم لە کۆمەلگەی ئیسلامدا دەژین ڕێز و تەقدیرێک بۆ بەرامبەرەکەی دانێ ئێستا من ئەگەر نەخۆش مخوا نەخواستیان برایان خوشکێکی بەڕێز نەخۆشە بانێ لە ڕەمەزانە خواردن بخوا بەرچاو خەڵکەوە بۆ احترامی ئەوش بەرامبەرەکەی بگرێ خۆی دوولایەنەیە شعوری بەرامبەریش نابێت بشکێنی یان بۆ ڕوشێنی باشتر وایە هەردوو لا ڕێز لە یەکتری بگرن و تووشی هەڵچوون و تووشی وارێکی خراپ نەبن چکە ئێمە هەمومان مرۆڤین وەکو مرۆڤ بوون ئەگەر مسلمانە و کوردە و مرۆڤیشە سێ چوار ئەرکی هەیە بەڵام خۆ نەبێ هەر ئەرکێکی مرۆڤ وەکو مرۆڤ بوون پێویستە زۆر ڕێزی لێ بگرین زۆر بە ڕێز و مامەڵەی لەگەڵکەین ئەگەر بە ڕۆژوو بیان بە ڕۆژوو نەبێ مامۆستا باسکردن و غیبەتکردنی خەڵکی ئەمان تا چەند کاریگەری ئەبێت لەسەر بەتاڵبوونەوەی ڕۆژووەکە دواتە کەسی ڕۆژوان ڕەنگە زۆربەی کات بەداخەوە ئەوماندی بێ سەرجەم ئەرکەکانی تری بەجێهێناوە کەسێکە بە ڕۆژوە نوێژ ئەکا لەگەڵی لە چکی پێوە بەڵام لە کاتێکە کاگیۆبیستی لەگەڵ کۆمەڵە کەس دانیشتۆ ڕەنگە باسی هەر دەوروبەرەکەی خۆی بکات ئەمەش بەغیبەت ینی حسابە لەسەر ئەو کەسە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ڕۆژوەکەی بەتاڵ ببێتەوە یاخۆ ڕۆژوەکەی بۆ حساب نەکرێت لە دواترە ئەو کەسەی کە ڕۆژوانە نابێ باسی هیچ کەسێک بە خراپە بکات کە کردی ئەجر و پاداشی ڕۆژوەکەی کەمە بێتەوە بەڵام ڕۆژوەکەی بەتاڵ نابێتەوە بە بۆچوونی من باسکردنی هەر کەسێک لە سێ چوار خاڵە خۆی بینێتەوە یەکەم تۆ تاوانبارەبی دوم چاکانی تۆ بۆ کەسە چێ سێهم بزانە کە تۆ کەسە بازەکەی شتێکی خراپەکەی بۆ چکە ئەو کەسەکە هەڵەیەکی یەکەم و کوڕێکە توانی بچی پێی بڵێ ئەی کە تۆ باسێکی مەبەستی پێ کەساتی و کەسە بشکێنی خۆت بچیتە پێشەوە فەلەبەر ئەوە بەڕاستی شتێکی زۆر ناپەسەندە هەر کەسێکیش لە مەجلیسە باسی خەڵک بکە زەم بکە بوختان بکە ئەو کەسە کەسێکی بێزراوە باشتر وایە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ ئەوەی پاداشتی ڕۆژوو کەم نەبێتەوە یادی هیچ کەسێک نەکەن ئیلا بە چاکە نەبێ لەوانەیە ئێمە کەسێک مابینی بخوا نەخوازە خراپێکی هەبێ لەبەر خوای پەروەردگار سەتری بکەین و ئەم هەوڵ بین بچین بە تەنها ئامۆژگاری بکەین نەک ئێستا بەڕاستی ئەمەی سۆسیال میدیا لە فەیسبوک و لە تۆڕەکاندا شتی ناشیا ئەوترێ شتی خراپ بڵاوەکرێتەوە هەواڵی ناڕاست بڵاوەکرێتەوە ئەمانە هەمووی تاوانە و ئەو تاوانش بۆ ئینسانە ئەمێنێتەوە و هەر کەسێک بیخوێنێتەوە ئەو تاوانە بە ئەندازەی خوێندنەوە و بینینی ئەو کەسانە لەسەر ڕۆژەوان یا کاتی غێری ڕۆژوانش ئەنووسێ چونکە بەڕاستی ئینسان بەرپرسیارە لەوەی کە شتێک ئەبیستێ یا شتێک ئەڵێت یا شتێک بڵاوەکاتەوە خوای پەروەردگار لە قیامەتە لێپرسینەوەی تون لەگەڵ ئەو کەسانە دەڵێت باشە مامۆستا ئەو کەسێک کە غیبەتەکە ئەکا ئەوانەشی کە گوێی لێ ئەگرن گوێگرەکان بە شێوازە بە هەمان شێو گوناحبارن بۆ ڕازین بەوە ئەوە پێ بڵێ بڵێ بوختان مەکە زەمەکە بێت نەبێ یا ئەلەل ئەقەل مەجلیسەکە بەجێ بێ لەو بڕات بۆ شوێنێکی تر باشە کەواتە با پێچوانەی ئەمانە لەسەر ڕۆژوەکەوە کۆمەڵی ئەرکی چاکە بکەین یعنی زۆر کات کەسێکم بە ڕۆژوم یەمە ناو کۆمەلگاچمە بازارەوە هەوڵێم کێشەکانی ناو کۆمەلگا ئەگەر من بتوانم قسەیەکی باش بکەم دوو کەس یەک بخەمەوە یاخود لە ناو بازارە قەرەباڵغێت دوو کەس دەنگە دەنگێکیانە بەبێکەوە با من خۆم بەرمە بەردەمیان نێوانیان چاکەمەوە ئەم ئەرکە ئەمانە ئەرکی بچووکن بەڵام لەوانەیە خێرێکی زۆری هەن ئەمانە چەند گرنگە مامۆستا پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم ئەمرمان پێکا کە ئێمە بەردەوام ئاشتی و ئاشتی خواز بین خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت فأصلحوا بين أخويكم بفعل أمر أفرميت ئێوە ئەی بڕواداران بەگشتی ئیتر مامۆستایەکی ئاینی بێ دادوەرێک بێ پارێزەرێک بێ مامۆستایەکی زانکۆ بێ هەر خاتون و برایەکی بەڕێز بێت لە هەر ئەرک و کارێکدا بێت لە شوێنی پیشەکەیدا بێ خاوەن کۆمپانیایەک بێ ئەبێ بەردەوام ئاشتەوایی و ڕێخستن و هەڵە و کەم و کوڕەکان چاک بکە ئەگە دوو کەسیش بێ پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم دایم لەگەڵ سولح و ئاشتیا بوو و ئومەتەکەشی لەگەڵ ئاشتیدا ئاشنا کردووە زانان ئەفەرمون ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ دوو کەس لەبەر خوا ڕێک بخەی خێری زیاترە لە 70 ساڵ ڕۆژووی سنت لە 70 ساڵ شەو نوێژکردن یعنی کە تۆ 70 ساڵ بێ خواپەرستی بکەی سنت بێ و 70 ساڵ ڕۆژووی سنت بگری چەند خێری هەیە دوو کەس لەبەر خوا ژن و مێردێکە دوو برایە دوو دراوسەیە هەر کەسێکی ترە ئاش بکەیتەوە و نێلی هەڵ بچن بە ئەندازەی ئەوە خێرە هەیە و بە پێچوانە شوەر کەسێکی بێتە هۆی شەڕ و فیتنەی و قسەهێنان و قسە بردن ئەوە کردەوە چاکانی بە زۆری ئەسووتێ و هەڕەشە و خەشمی خوای پەروەردگار دەیگرێتەوە
مامۆستا پاش شێو چەند گرنگە یعنی چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ڕۆژۆکەی تۆ بە تەواوەتی ئەرکەکەت بەجێهێنا بێ زۆر کەسەیە ڕەنگە بڵێ من خەبەرم نابێتەوە ڕەنگە هەنێک کەسێ بڵێ مەعیدەم تێگەچێ بۆ خواردنی کە هەڵ ئەسم ئەی خۆم ئەمە تا چەند گرنگە کە تۆ بە ڕۆژوو بیت ڕەچاوی ئەوش بکەیت کە لەگەڵ شا پاشەوەکە بکەیت بڵێ پاشەوکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا سنەتە یعنی ئەگەر کەسێک شەو تا سەعات 12 نێتی هەبێ نوێت بێن احتیاطی بەیانی بە ڕۆژوو بێت تا 12 نانێ بخوا ڕۆژەکەی تەواوی کێشێکی تیانە بەڵام هەم لە ناحیەی پزیشکیشەوە هەم لە ئاینی پیرۆزی ئیسلامی شتا پێغەمبەری سەرمانە فەرمێ تەسەحەروا فإن في السحور بەرەکە بەڕاستی ئێوە پارشێو بکەن لە پاشەوکردنا بەرەکەت هەیە یەکەم ئینسان کە پاشێوی کە نوێژی بەیانی نافۆتێ دووهەم ئاوە کۆمەڵ ئاوە خواتۆ چکە ئینسان 15 سەعات زیاتر بە ڕۆژوو ئەبێ لاشێ ئەبوژێتەوە سان توانێت موبایل تەوقیت کە یا ئێوە شەو ئێوارە تۆزە زوو بخەوێ یا دوای پاشێ توانێت ماوەیەک هەیە بۆ دەوامیش بێ دو سێ سەعاتێک ئەمێنێت بۆی بخەوێت توانێت بخەوێتەوە لەبەرەوە پاشەوکردن زۆر خێریتیا هەیە و کاتێک کە ئینسان پاشێو ئەکات بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگاری بەرئەکەوێ چونکە پێغەمبەری سەرۆرمان زۆر تەئکیدی لە پاشەوکردن کردوێتەوە لە بابی سنەتدایە واتە ئەگەر بیکە ئەرک و پاداشتێکی زۆرە دەست دەکەی نەشتێکی گوناحبار نابی زۆر باشە زۆر جار هەر لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزانە تر ئەو کەسانی کە بڕیاریان ناوە موسڵمانان نیەتی ئەویانن کە مانگە بە ڕۆژوو بن ئەو نیەتی مانگە پێویستە لە سەرەتاوە بێ یاخود تۆ هەموو ڕۆژێ لە دوای پاشێوەکەەوە نیەتی ڕۆژەکە بێنی کە تۆ ئەو ڕۆژە بە ڕۆژوە بیت بەڵێ زانانی ئیسلام دوو ڕئی جیاوازیان یەکەم ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەفەرمی هەر لە سەرەتای مانکۆ بڵێ نێتمان بە ڕۆژوم بری ئەکەوێ ئەمە یەک ئیمامی شافعی کە پێشەوای ئێمە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ ئەفەرمێ هەموو شەوێک نێتێک ئەهێنی بڵێن بۆ نوە هەموو ئێوارە کە ڕۆژۆکە و شکان نێتێنی بەیانیش بە ڕۆژوو بیت بەڵام کە تۆ هەسای پاشێوت کرد ئەگەر بەدەمیش لە بیری چوو بێ حەسان بۆ پاشێوەکە و لە دڵتانێت هەبوو بێ تەواوە بەڵام بیڵەی بەدەم سنەتە و چاکە واتە هیچ کێشێکی نییە بەڵام هەر ڕۆژێک لە ئیمامی شافعی دیارە عیبادەتێکی سەر بەخوێ مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەندە گەورە و گرنگ و پیرۆزە مانگی لێ خۆش بوونە نسیمی ڕەحمەتی خوای پەروەردگار هەموو خەڵکەکان ئەگرێتەوە بانگ بێژێک بانگ ئەکە ئەفەرمێ یا باغی الخەیر ئیقبل و یا باغی الشەڕ ئیقصر ئەی کەسێک کە خێر ئەوێ خێرا بە ڕۆژوو بە و ئەی کەسێک کە لە تاوان و گوناحای تۆ بکۆ بگەڕێرەوە ڕۆژوو تاکە عیبادەتە خوای گەورە ئەفەرمێ الصوم لی و ئەنە ئەجزی بی ڕۆژوو بۆ من و من پاداشتێمەوە شتێک بۆ خوا بێ کە دوورە لە ڕیا ئینسان عیبادەتێکە لە بینی خۆی و خوایەتی پەنهانە ئەم عیبادەت و پەرستشە ئەوەندە گەورەیە ئەوەندە پیرۆزە پێغەمبەری سەرۆرمان پێش ئەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بێت بە حاوەڵە بەڕێزەکانی ئەفەرموو ئاگاتان لێ بێت چەند ڕۆژێکی ماوا گەیشتی نەمانگی ڕەمەزان قەد جاءەکم شەهر مبارەک مانگێکی زۆر پیرۆز هاتووە هەموو ڕۆژێک خوای پەروەردگار لە چەندەها بەندەی خۆی خۆشە بێ کە شایستەی عەزابە من ئەمەوە بڵێم کە خوای پەروەردگار مەبەستێتی بە ڕۆژوو بە جومعە بە دەستنوێژ بە نوێژکردن بە خێرکردن ئێوە لە بەندەکانی خۆش بێ ئاەتێکی قورئانی پیرۆزەیە کە مژدەیا بە هەموو مرۆڤەکان دیارە خوای پەروەردگار ئەفەرمێ قل یا عیبادی الذین أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم خوای پەروەردگار فەرمێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ بە بەندەکانم دیارم ئاەتە بۆ وەحشاتە خوار کە مامی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ حەزەتی حەمزەی شەهید کرد وتی خوا لێم خۆش نابێ خوای گەورە سێ ئاەتی بوون ئەم ئاەتە بوو بە ڕەحمەت بۆ هەمومان بۆ هەموو مسلمانان بۆ هەموو مرۆڤایەتی خوای پەروەردگار فەرمێ بڵێ بە بەندەکانم یعنی ئینسان ئەگە تاوانیش بە هەر بەندەی خوایە قل للعبادی بەندەکانی خۆم الذين أسرفوا خوای گەورە باسی تاوانەکان ناکات چی گوناحێکی کردووە زیادە ڕەویان کردووە على أنفسهم لەسەر نفسی خۆیان لا تقنطوا من رحمة الله لە سۆز و لێ خۆشبوونی خوای پەروەردگار مەویز مەبن ڕوویەکی خۆش هاوکاری کردنێک پێغەمبەری سەرۆرمان ئەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة ئەگەر لە ئاگری دۆزەخ تۆ دەنگە خورمایەکیش بێ بە مناڵێکی بێ باوک هاوکارێک تا هاوکاریەکی بکە بە پێی تواناکەی خۆمانگانە لەو هەتا لەوانی کە باوکو دایکیان نیەوانی نەخۆشی درێژخایانیان هەیە یا کەسوکاری خۆت ئەتوانی دەرگای ڕێ خۆشببوونی خوا ڕەحماتی خوا بەردەوام کراوەوە بە تایبەتی لە ڕەمەزانە مانگی تەوبەیە مانگی گەڕانەوەیە مانگی ڕەحماتی خوایە مانگی ڕەمەزان وەکو بارانێک وایە ببارێ هەموو دەشت و کەش و چێوەگرێتەوە ڕەحمەتی خوش هەموو یەگرێتەوە چونکە خوای پەروەردگار ڕەب الناس مەلیکی الناس ئیلاهی الناس پەروەردگار هەموویەتی ئێمەش بەندەی خوای پەروەردگارین کاتێک کە
لە ڕەمەزانە ئەستەغفیرڵڵا بکەین مانگی تۆبە و پەشیمانیە قورئان بخوێنین زیکر بکەین سڵاوات لێ بین خێر بکەین ئەین بەڕاستی ئەتوانی تۆ لەم کارانە لێ خۆشببوونی خوای پەروەردگار بۆ خۆ مسۆگەرکەی کەسێک لە ڕەمەزاندا یەک سونەت بکە ینی بۆ نمونە خێرێکی سونەتێک بکە بەقەی فەرزێک زیاتر خێری هەیە کەسێک لە ڕەمەزانە ئەمرێک بکە ئەوکوان حەجێکی کردبێ یا حەجێکی لە خزمەتی پێغەمبەری سەروەرمانە کردبێ ئەنی ئەم مانگی ڕەمەزانە خوای پەروەردگار جەل جەلالوه ڕەحەماتی هەیە ولله المثل الأعلى چۆن پاشاکانی جیهان لێبوردنیان هەیە ساڵانە خوای گەورە ژێبوردنیە بەرامبەر بە هەموو بەندەکانی دەی بەندەکانی خوا ئەوانەی گوناحمان کردووە تاوانمان کرد كل بني آدم خطأ هەموو مرۆڤێک تاوانەکە وخير الخطائين التوابون باشترین شەم کەسانە کە ئەستەغفیرڵڵاکە سان لە بینی خوای پەروەردگارە داوای لێ خۆشبوون لە خوای پەروەردگار بێگومان خوای پەروەردگار نەک هەر لێشمان خۆشە بێ بەڵکو تاوانەکانیشمان بۆ ئۆگۆڕێ بە چاکە بەڵگەشمان ئاەتێکی قورئانی پیرۆزەکە فەرمێ أولئك الذين يبدل الله سيئاتهم حسنات ئەوانەی کە تەوبە ئەکەن گوناحی گەورەشیان کردێ خوای پەروەردگار تاوانەکانیشان بۆ گۆڕێ بە چاکە خوای پەروەردگار کەیف خۆش ئەبێ بە تۆبەکارێک ئەزان بە ئەندازەی چی کەسێک لە بیابانایە ئاژەڵێکی پێ ئەم ئاژەڵە ئاو نانی پێیە سێرەکە ئاژەڵەکەی ئەڕوا و لێگوم ئەبێ دواییەتەوە لە خۆشیە ئەیبینێ لە باتی بڵێ خوایە من عەبدی تۆم و تۆ خوایمی لە خۆشیە لە خوایە تۆ عەبدی من و من خوای تۆم ئەفەرمی خوای پەروەردگار لە فەرمودەی دروستە هاتووە بە گەڕانەوەی بەندەیەک خوشکێکی بەڕێز برایەکی بەڕێز کە تەوبە بکە و بگرێتەوە بەلای خوای پەروەردگار لەو کەسەی کە ئەو ژیان و ئاو ئاژەڵەکەی ئەدۆزێت لەوە زیاتر دڵی پێخۆشە الله ئەفرح بتەوبەتی عەبدیه خوای گەورە پێی خۆشە ئێمە تەوبە بکەین وەخوای گەورە زۆر میهرەبانە هەمومانی خۆشەوێ و ئێمە بەندەی خوین و هەرش گەڕێنەوە بەلای خوای پەروەردگار پێویستە ڕەمەزان بکەینە سەنتەری خۆشەویستی و برایەتی و پێکۆژیان و لێبوردن ینی مانگی گەورەیە مانگی زۆر گەورە ئەم مانگە خەڵاتی خوای بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ینی ئێمە پێغەمبەرێکی زۆر گەورەیە خوای گەورە خەڵاتی کرد بۆی لێمان خۆش بێ ئێمەش لەم ڕەحەماتە لەم بارانە لەم نسیمی لێبوردەی خوای پەروەردگارە هیوادارم هەموو مسلمانان هەموو جوابیستانی ئێمە هەرچیەکە کردووە لە غەیری ڕەمەزان باسی مەکە و لاپەڕێکی تازەڵ بەرەوە خوای گەورە لە هەمووشمان خۆشە بێ ئینشاءالله دەستەکانی خۆش پێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوایەوەی کە ئامۆژگاریەکانی هەمومان بتوانین جێبەجێ بکەین تاوەکو ئەم مانگە بە خۆشی و بە ئاشتی بەڕێ بکەین و مانگێکی خێر و بەرەکەت بێ دووبارە سپاس بۆ زۆر سپاسی جەنابتانەکە یا خێسەرکەوتوو بن سپاسی کەناڵە ڕازاوەکەی کورساتی شەکەم ئینشاءالله هەر بەردەوام بەخێر بێت لە بەرنامەی ئاین و کاری باشدا هیوادارم تابینەوە زۆر سپاس بۆ زۆر بەخێر بێت